بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. برایانی بەڕێز و خۆشەویست، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا، و خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە، و خوای گەورە بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو دەرسانە بخاتە تەرازوی حەسەناتمان، و تەرازوی حەسەناتمانی پێ قورسکە، و خوای پەروەردگار وامان لێ بکاتن کە ئەو قسانەی کە دەیکەین لە ژیان و ڕۆژانەماندا جێبەجێیان کەین ئینشا الله تعالی. برا بەڕێزەکانی خۆم، گەیشتینە خاڵی چوارەم کە ئەو ژەهرانەی کاریگەری خراپیان دەبێت لەسەر دڵ و دەرونی ئینسان، و گوتیشمان دائیمەن پێم خۆشەوە دووبارە کەمەوە هەڵس و کەوتی هەموو ئینسانێکی ڕەنگدانەوەی دڵ و دەرونیەتی. هەڵس و کەوتی هەموو ئینسانێکی ڕەنگدانەوەی دڵ و دەرونیەتی، و ئەو ڕەنگدانەوەیە بە ئیجابی بەیان بە سلبی بێ. لەبەرەوە خۆشەویستانی خۆم، خاڵی چوارەم ئەتوانم بڵێم لە هەر سێ خاڵەکەی دیکە کوشندەترە، کەویش فضول المخاڵەتەیە، زۆر تێکەڵاوی لەگەڵ هەموو خەڵکی. پێشەوەی کە بچمە ناو بابەتەکەم، دووشت لێک بکەنەوە: ناسین و برادەرایەتی. بۆ هەیە خەڵکی زۆر بناسی، بەڵام برادەرایەتی هەموو خەڵکی مەکە. برادەر یان بەشێکی دەرد و موسیبەت و بەڵایانت لەگەڵ نیوە دەکات و سەرشانت سووک دەکا، یانەبیتە برادەرت، یان هەرچی دەرد و بەڵای ئەو موسیبەتی ئەو دنیایە تووشت دەکات. یەکێکە لەو دوانە، جا بۆ خۆت هەڵی بژێرە. لبرندش پیغمبر علیه الصلاة والسلام دفرمي: المرء على دين خليله فلينظر أحدكم من يخالل. دفرمي إنسان لسر ديني برادركي خويتي وبزان برادراتي چه دكي، بزان برادراتي چه دكي. هر کسیک برادری زور بون لدنیای باش استاده مسر جورکانیان او جور خراپانه داریم من انواع و اشکال کە نەخۆشی چەند نەخۆشی دەو ڕەفیقانەیدان هەموو دەویدا کۆ دەبنەوە. برادێکی هێزغارە چێشە بیتە زغارەچێ، برادێکی درۆزنە بیتە درۆزن، برادێکی ڕیباخۆرە بیتە ڕیباخۆر، برادێکی هەیە بێمەوعیدە بیتە بێمەوعید، برادێکی هەیە خەریکی ئیشی سووکە ئەویشی یعنی وەڵحاصڵ ئەو ئینسانە ئەبێتە کانگای ئیشە خراپەکان. زۆر جار داک و باب دەتاسێن ئەو منداڵیان ئەو ئەخلاقی لە چی وەرگرتووە؟ کوڕم باوت داکت کەست بینیوەی خۆمان نەوەڵڵا، ئەو ئاگای لێ نییە و برادەرەکەی ئەو تەسیریەی کە دۆست و ڕەفیق و برادەر لەسەر ئینسانی دروست دەکاتن، دایک و باوک و خوشک و برا دروستی ناکە. بۆ معلوماتتان لەبەر هەندێک پێغەمبەر عەلەیهی سڵام نافەرمی المەرء عەلی دینی والیدەی، ئینسان لەسەر دینی داک و باوانە. دەفەرمی المەرء عەلی دینی خەلیلیه. کەلیمەی خەلیل ئەوەیە کە تو زۆرت خۆش بووێ بە بێوی نەحاوێەوە، شەو ڕۆژ پێکەوە بن و کوردەواری خۆمان دەڵێ هەموو ئەسرارێکی خۆتی لەسەر لەکن بە پێ بڵێ و هەموو ئەسرارێکی خۆت بەڕەڵاکەی لەکردی. برا شیرنەکانی خۆم، زۆر مخاڵەتەکردن خەسارەتی دنیا و قیامەتی تێدایە. بەڕاستی خەسارەتی دنیا و قیامەتی تێدایە. ئەو ڕۆژ بەتایبەتی با پێتان بڵێم بەشێکی زۆری برادەری ئەمڕۆ برادەری نەوس و برادەری مەسلەحەت و برادەری بێئیشیەیە. برادرت ئەگەر هەبوو با لەسەر ئەساسی ئەو برادەرایەتی بکۆ، برادەرایەتی بکەوە تەعاونوا عەلە البر والتەقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. با ئەوە شیعارت بێ دەگە هەموو ڕەفیقێکی
هەر کەسێک برادرت بوو کە بانجی خوای گەورەیدا نەیگۆتە و بڕۆ با بچین نوێژێ جەماعەت بکەین وازی لێبینە چکە ئۆتۆماتیکیان ئەوە تو دوور دەخاتۆ لە نوێژی جەماعەت وەکو گوتم ناسیاوە دەیناسی مەرحەبای بکە دوور بە دوور بەس دائیمەن با دەستی دانەبی قۆڵی دەقۆڵی هەڵمە کێشە و چکە هوردە هات چۆن لە دەرسەکانی ڕابردوو گوتمان گوناه و تاوان بە زۆر دووبارە بوونەوە طبیعی دەبێ وازهێنان لە عیبادەت و خواپەرستیش بە زۆر دووبارەکردنەوە و کە واز لێدینی و کە نایکەی وانە هوردە طبیعی بدەبێلات ئینسانی ئیماندار لەسەری دەی سەری گۆشا و گۆش ببڕی بەکن مزگەوتە چێدا بڕوا بڵێ ئەڵڵاه ئەکبەر خوا لە هەموو شتێکی گەورەترە خۆی دەگەینیتە مزگەوتەکەی مەگەر کەلەپچە کرابێ و سزن کرابێ و حڕیەتی خۆی لەدەستدا بێ بەڵام ئەگەر جارێکی گوتی دەی مشکلینی کوڕ هێشتا زۆری ما کاتەکە و خۆ چ کاورای گوتی نەچووە و ئەو پەلەپەلەی ناوێ و دەی ئەو جارەی ئەو قەناعەت جارێت دەی هوردە واز لە هینانەکەشی لا طەبیعی دەبێت لەبەرەوە باشترین ڕەفیق و برادەر ئەو برادەرێک کە چاوت پێکەت خوات بەفکر بێتەوە پێغەمبەرت بەفکر بێتەوە عەلەیهی سەڵات وسەلام فەضائیل و چاکەت بەفکر بێنەوە ئەو برادەرە دەستبەرداری مەبە کە بانجی دا بڵێ کاکە دەستە ئیشەکە هەڵگرە بڕۆ با بچین نوێژە بکەین ئەو برادەرە دەستبەرداری مەبە کە لەسەر خراپەیەکت دەبینی نەسحەتت دەکات دەڵێ کاکەوە خراپە بۆ دوا ڕۆژت خراپە مەیکە ئەو برادەرە لە دەست مەدە کاتێک کە لەسەر تاوانێکت دەبینی نەسحەت و ئامۆژگاریت دەکات ئەو برادەرەی لە دەست مەدە کاتێک لەسەر گوناه و تاوانێک خۆت لێ ڕادەگریتن لەبەرەوە عولەما ڕەحمەتی خۆیان لێبێ برادەریان کردوونە چوار بەش یان خەڵکیان باوا بڵێم خەڵکەکەیان کردوتە چوار بەش چوار سنف ئەو چوار سنفە بۆی بیان ناسین بۆی کە مخاڵەتەی چێ بکەین زیاتر لەگەڵ کامیان تێکەڵاو بین خۆ لە کامان بپارێزین یەکەم سنف دەفەرمێ ئەو خەڵکە مخاڵەتەتەهو کەلغیدا تێکەڵاوبوونی وەکو خواردنێ وایە کو کابرا برسیبی تێنیبی ئیشتیهای خواردن دەکات و خواردن بخواتن چەند کەیف خۆش و دڵخۆش دەبی تینوە خومە ئاوێکی دەخواتەوە چەند دڵخۆش و کەیف خۆش دەبی کۆمەڵە خەڵکێکیش هەن لەسەر ڕووی زەوی ئێستا لەگەڵ ئێمە دەژین تێکەڵاوبوونیان ئاوالەیە هەندە زەرورە چەند ئینسان زەرورە کە برسیبی خواردن بخوا کە تێنیبی ئاو بخواتەوە هەندەش زەرورە لەگەڵ ئەو سنفەی تێکەڵاو بیتن بۆ ئەو سنفە شەو و ڕۆژ ئەتۆ نابێت دەستبەرداریان بی شەو و ڕۆژ نابێت دەستبەرداریان بی ئەوە سنفی عولەمای ڕەبانی ئەوانەی بۆ خوا سوڵحاون دەچێت مەجلیسی دادەنیش باسی دنیا گوێ لێ نابی باسی فشقیاتت گوێ لێ نابی گوێت لێ نابی غیبەتی خەڵکی بکات گوێت لێ نابی بوختان بۆ خەڵکی بکات گوێت لێ نابی عیب و عار لە خەڵکی ببینیتەوە بەس دادەنیشی مەسەلەن ئاەتێکت بۆ شەڕح دەکا قەزیەکی فقهیت پێ دەڵێتن دوو قسەی خۆشت بۆ دەکات تەشجیعت دەکا ئەوە لە خواردنی زەرورترە لە هەوای زەرورترە بۆ ئێمە لەبەرەوە دەفەرمێ سنفێکیان تێکەڵاوبوونیان وەکو خواردنێ وایە کو خواردن ئینسان ببێ خواردن ناژی هەر کەسێکیش لەو جۆرە مەجلیسانە برا بەڕێزەکانی خۆم دوور بوو ئەو دڵی دەبریت لە بەرەندێش تەماشەکە ئەوانەی کە لەو جۆرە مەجلیسانە نابیندرێن و ئەوانەی کە لە مەجلیسی عولەمادا دانانیشن بۆی سەردانی مامۆستایان ناکەن بۆی کە نەسحەتیان کەن ئامۆژگاریان کەن ئینسانێک کە بەدوای حەز و ئارەزوەکانی خۆی کەوتووە هەر ڕۆژەی لەسەر عادەت و تەقالیدێکی هەر ڕۆژەی بەناو ئەچی خۆیەوە دەکات بەخوا کاچی خۆم ئێمە قەدیم گەنج بووین گەورەترین عیبە لایمە عیبە نەبوو شەرممان لە خۆ دەکردەوە نەداریش بوو هەموو خەڵک وا بوو زۆرن شەرم لە خۆ دەکردەوە گچکە بووین کە شلوارمان دەدڕا و پنی دەکرا ئێستا بوویتە عادەت و تەقالید بە قوربانتان بم لۆکچ و کوڕان ئێستا ئاچی کابرا بە پارەی خۆ پانتۆ ڕێیاکرێ من هەر لۆ خۆشی بەخوا جارێ نەمدەزانی وایە گەنجێکم بینیە وەکو بڵێ
کابرا لەو زروف و زەمانە حەسادەتی پێ با بڵێ الحەمدولله ئەو خەڵکەمان ماوە هەندە ئینسانی متەواضع و ئەوانە بێشتی دڕای دەبەرکاتن لە سێ چات جێیان دڕابوو پانتۆڕەکە ئەمیش پر کۆرە گوتیان مامۆستا بە قوربانەوە مۆدی لێ ئێستا تو بەڕاست سوالتیانە دێ بەخۆی لا حول ولا قوة إلا بالله لبو كتو لبو قرآني شيستانك قديم نالم يعني بخوا شرم من ذكر كتاو من بالدولة من ديش ذكر زلو برجي جواني دبر دابو خي غبطة من بيدا بدل ما نقول خوزيا خواي قرشتي شواشي داباما يعني كانوا لو عم بني ذكر دين بهزار أو دبر من ذكر دو شكرانة ما لسر ذكر شكرانة شي لسر ذكي بلام أو شيء ببيتا تقليد وببيتا وشي قوتي موديل أو جا تماشي سرو رويكا هر روجي بنوع شي أو سرو جوراكي خوي سادة كاتن زارك برادرك بخوا إن شاء الله جوي ليم دبيتن بس من ناوكين هذا من ناوكشي نازانم جنز يكن بيني لبازاري لسكر سيك دانش تبو قناعت كان سريوات ساكر وزورم بيسوي دشتكم لسر شاني دانا وتم كرم أوري سري هل داو جنز يجبو قلت ميكشت بيبلم قلت بالله ما وصلت بوخاي قديم سردمي ما أجر أو سر ما دك أو حلاقة سري أو ساكر بين شردو عشرة تاني لسر دروس تبو أو هتكر دنا أتكرد بخدها بدست خد بباري خد هتكي ولا بيك يعني سيري كردمت والله يواي مع مصطفى انتو ورا بدست خد بباري خد كي قباحت أو تشي دوربون لو مجلسي كنصحته آموشگاري دكا كأخلاق الروشتي بيغمبرت فير دكا عليه الصلاة والسلام كشوازي جلوبرجي شرعيت فير دكاتن كشوازي تاكردني سرو برست فير دكاتن أو زبرا برا زكاني خم قسمي دوميان دليوكو درماني وايا تيكالاويانوكو چون كابرا أو قسمي دوميان چينك خلقانيكن حالتي ضروري بيويست إنسان دقاليان تيكالاو دبيتن كو كابرا كان خوش كو أو زادتي درمانك يدخوا أو كاتش كومال خلشي كي الرفيقنا تو بولين تكردون دبي بولين يانكي چين أواني وكو خواردن نابي ليان دابا بري چين أوانا وكو درمان أوانا دبي لحالتي تايبت كبيويست بيانا بتسيلايو دقالي تيكالاو بي بس كنجن هتاكي أو درماني دخوي أقد سابيوه كي استغنات كرت تواو يواي هتا نوجه بياني باش نوجه بياني دقاو الرفيقي دا بس بين بلاي باسي سدكي تو هندا اتو كو رزنا بي عائلة بو بزيشتو مالو من دال باش يجي زوري طلاق او هو كاركي ايدي خزاني خوي بزيشتو من دالكاني خوي اهمال كردون لا سري بو سري بس تي دقف لقا شي ولا لقا فلان كسي لقا شي ولا لقا فلان كسي خوجا بياوي تاك بقى بلان بياوي تاك هندكاتي ني دقالتو بسر بريد پیاوی چاکن دکاتی نیه تا وچکاورای گوتی دوای نوێژە بەیانی دەگەڵێت و دانیشی قرتەقرتی ڕێ ڕۆژە چێ بڕواتن قسێکی هەزار قسەی بکە قسێکی چاچی لە زاری دنێتە دەرێ قەت ئەو کاتێ نیە پیاوی چاک ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم صنفی سێیەم تێکەڵاوبوونیان وەکو دەردوایە تێکەڵاوبوونیان وەکو دەردی وایە کو کابرا خۆ دەپارێزی زستاندا دێ فانی لێستور دەبەر دەکا قەمسەڵەی دەبەر دەکا سەر و جوێلاکی خۆیدا دەپۆشیتن ناچی لەبەر بارانی ڕاوەستی ناچی لە بە بەفرێ ڕاوەستی ناچێ بە قەستی وچ کابرای گوتی جورات ناکا بچی مەلەی بکا لە ناو ئاوی ساردا احتیاطی خۆی لە هەموو شتێکی دەکاتن هاوینیش داهات پێچەوانەکەی فێنکەرەوەیەکی لۆ ماڵێدا دابین دەکا خۆی دەپارێزیتن ناچی لەبەر خۆرێ دانیشیتن کۆمەڵە خەڵکێکن ئاوا زەرەرت پێدەگەینە لێی نزیک بیەوە تووشی هەمان بەڵاو موسیبەتانت دەکات کو دەڵێن فڵان کەس نەخۆشی سیلیا هەیە بەشێکی سیل دەگوازرێتەوە لە ماڵێش هەموو شتی بۆ زیادەکەنەوە قاپی بۆ زیادەکەنەوە کەوتشی بۆ زیادەکەنەوە منزەڵی بۆ زیادەکەنەوە جلوبەرجی بۆ زیادەکەنەوە پێخەف و هەموو شتێکی بۆ زیادەکەنەوە نابی تێکەڵاوی لە غورفەیەکی تایبەتی دادەنێن
بۆی کە تووشی دەبخوا ئەوە چارەسەریا هەیە خۆ چارەسەریا هەیە بەڵام ئەو خەڵکەی کە تێکەڵاوبوونیان وەکو دەردوایە دەبێ ئینسانی ئیماندار خۆی لێ پارێزیت فڵان کەس مەشروب خۆرە تێکەڵاوی دەردە فڵان کەس زغارە چێشە تێکەڵاوی دەردە فڵان کەس ڕیباخۆرە تێکەڵاوی دەردە فڵان کەس قومارچیە تێکەڵاوی دەردە فڵان کەس ڕێز لە دایک و باوچی ناگرێت تێکەڵاوی فێرت دەکات لەکنەت و دەبینی کابرا باوی فەقیر پیر بوو کاچی خۆ خۆ تازە تااقەتی شەڕە قسە و شەڕە شەقی نەماوە دەگەڵێت تو گەنج بووی و ئەتوانی لە عاردیشی دەی و ئەتوانی لێشی دەی و بەڵام بێخەبەر لەوەی کە خوای پەروەردگار دەفەرمێ وئین جاهداکە عەلی ئەن توشریکە بی ما لەیسە لەکە بی علم فەلا تطیعهما ئەگەر زۆر ئیلحاحی لێ کردی کافریشت کا داک و باو ئیلحاحت لێ بکەن کافرت کەنەوە دەفەرمێ فەلا تطیعهما بە قسەیان مەکە بەڵام لێیاندا قسەی ناشێرینیان پێ بڵێ وەصاحبهما فی الدنیا معروفە دایک و باوک ئەگەر بیوێ منداڵی کافریش بن بەڵگە و حجە و بڕهان نیە بۆی دایک و باوک عادز بکرێن منداڵ قسە بە دایک و باوکی بڵێتن بەڵام ئەو ڕەفیقەی تو کە دەبینی بە شاپان دایک و باوکیەوە لە کۆسپاندینی تەخوارێ ئەتو قۆناغی یەکەم جورئەت ناکێ بە شاپانیانێ بەڵام قیتە بیوە لە من دم و لێوانیان قسەی ناشێرنیان پێ دەڵێ ئاگات لە خۆبی ئیجاران نەمامێ بە کەیفی خۆم تێ هەڵدەی وەڵایی بتگرمی هۆی وت لێ دەکەم وتە پیاو تازە ئەو سنفە سنفی خراپەکار خۆی لێ پارێزن سنفی کۆتایی تێکەڵاوبوونیان هیلاکەتە قڕ بەسەریە ئێکجاری وەچ کابرای گوتی لە دین و لە دنیا دەستان لە خۆ بشۆ ئەوانن کە فەساد بڵاو دەکەنەوە چکە هیوایە فاسدە هیوایە فاسدە گوناهان دەکا و فاسدی پێ بەڵامی وایە فەسادی بڵاو دەکاتەوە ئەو جۆرە خەڵکە مخاڵەتەکردنیان بەڵاو موسیبەتێکی گەورەیە کابرایەک مەشروب دەخواتەوە کابرایەک مەشروبی دەفرۆشی ئەوەی کە مەشروبی دەفرۆشی خەتەرترە کەسێک زینا دەکات کەسێکیش دەچێتن خەڵکی کۆ دەکاتەوە مەسەلەن دەی ماڵی داعارەی دانا و خەڵکی دین و مشتریان ئەوە خەتەرترە برا ئەو فەسادیا بڵاوە کاتەوە ڕەفاقەتکردنی ئەو جۆرە کەسانە هیلاکەت و قوڕوەسەری و لە دەستدانی هەموو ئەخلاق و بەهایەکی جوانە لەبەرەوەش برا شیرنەکانی خۆم ئینسان ئەگەر عاقڵ بوو دەوروبەری خۆی پۆلێن دەکات دەبێ بۆ خۆی بڕیار بدا ئەو بەکەلێک ڕەفاقەت دەیاننا ئەو بەکەلێک حتا لە ناو موسڵمانانیش با پێتان بڵێ لە ناو خەڵکی موسڵمانیش هەموو خەڵک بەکەلێک ڕەفاقەت نایێت هەموو کەسی ڕەفاقەتێنی ڕەفاقەتی بکەیت جاری وا دەبینی کابرا موسڵمانیشە ملتەزیمیشە بەڵام هێشتا ماویەتی کە ئەتوو بەڕاستی ئیستیفادەی لێ بکەی هێستا زۆرێک لەو ئەخلاق و ڕەوشتە جاهیلیانەی فڕەنەداون آخر شت بەوەی دێنمەوە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکیدا کابرایەک گوێتان لێ بووە 99 کەسی کوشتوون لە بەنی ئیسرائیلی چۆتە لای عابیدێکی داها فەرقی عابید و عالمی گەلک زۆر ئاگاتان لێ بێ فەزلیە عالمی بەسەر عابیدی ئاسمان و ڕسمانە دەڵێ 99 کەسم کوشتوون خوا لێم خۆش دەبی ئەگەر تۆبێ بکەم دەڵێ بڕۆ بە ئەمیش بە وەچ کابرای گوتی بە غەزەبی تۆمیش لە بین نەسم و تێی هەڵدەدات ئەویش ناکاتە نامەردی شمشێرێکی لەویش دەدا ئەویش دەگوژێتنەی کاتە سەد یعنی هێشتا کابرا ئەو زۆر دەرسی تێدایە یعنی کابرای کە 99 کوشتوون هێشتا تااقەتی زەلام کوشتنەی ماوە کە دێت تۆ بێکات وەنەبێ لە پەل و پۆ ببیتن کابرا ئەوە ناکاتە تۆ بە کابرا مەشروبی بخواتەوە حتا دەستەکەن دکتۆر بڵێ یەک قومی دیکە بخۆیەوە مەعیدەت دەتەقی جاو لە خوایە تۆبە پێشەوەی کە بچێکن دکتۆری لە ترسێ خوای بڵێ خوایە تۆبە کابرا زیناکەرە حتا قووەتی بۆ زینای کردووە بۆ پیرەمێردۆچ کابرا گوتی تەڕایەتی دە قالبی دانەمە جاو لە خوایە تۆبە قورم ساخ تازە تۆبە قبول نییە ئەو تۆبەیە کابرا دزیکەرە هەتا لاق و دەستی ئیشەکەن شەپڵەی لێدا قوڕی وەسەری بوو چارمە شەقدانی جا خوایە تۆبە نانا بکە بکە هێشتاش بکە بەچەکەی خۆگە بە چار کەسانت بتگرن پەتێ پەتێت پێ بکەن لەو سەری بۆ سەری
ئەو تۆبانە قبول نین. تۆبەیەک قبولە کە توانای ئەو گوناه و تاوانت ما بێ کە دەیکەی، ئەو تۆبە جێ خۆی دەگریتن. کابرا توانای زەلام کوشتنی ما بۆ ویشی کوشت. چۆکن عالمێکی فەرمی 100 کەسم کوشتووە، تۆبەی بکەم بەڵێن خوا لێت قبولەکە، هەزاریشت کوشت بێ لێت قبول دەکا، بەس یەک نسحەتت دەکەم. بەسی منە و خاڵەیەکم دەرسەکەمانە چییە نسحەتەکە؟ دەفەرمێ ئەو خەڵکێک کە تو ڕەفاقەتیان دەکەی، ئەو شوێنەی ئەو گەڕەکەی کە تو تێدای خەڵکێکی سوءە، خەڵکێکی خراپە، ئەخلاقی وانت گرتووە، ئەتو پیاوێکی باشی بڕۆ بارکە بڕۆنە فلانکە عەشرەتەی، فلانکە قەومەی، فلانکە گەڕەکەی خەڵکی باشی تێدایە. من عاشر قوما 40 يوما فصار منهم، هەر کەسێک چەند ڕۆژی دەڵێ لەگە خەڵکێکی بژێوکی وی لێ دێتن. بڕۆ وێن دەرێ، کابرا دەچیتە وێن دەرێ، لە ڕێگا ئەو پیاوە وەفات دەکات، هێشتانەکە ماڵی نەگەیشتۆتە وێن دەرێ، هێشتا پرێچکەی نەگەیاندوونە وێن دەرێ، لە نیوەی ڕێگا وەفات دەکات. مەلایکەتی عەزاب و مەلایکەتی ڕەحمەت دێن. مەلایکەتی عەزاب دەڵێن دەیبینە جەهەنەمێ، 100 کەسی کوشتووە. مەلایکەتی ڕەحمەتیش دەڵێن نەخێر دەیبینە بەهەشتێ تۆبەی کردووە، هێشتا هیچ نەگەیشتە وێن دەرێ. خوای گەورە تەبارەک و تەعالا مەلایکەتێک دەنێریتن بۆ دادوەری لە نێوانیاندا، دەڵێ تەرمەکەی بپێون لە کامە گەڕەکە یان لە کامە گوندەی نزیکتر بوو دەگەڵەوانە حەشرکەن، لە خراپە کارەکان دەگەڵەوانە حەشکەن، لە چاکە کارەکان دەگەڵەوان. دەڵێ خوای گەورەش فەرمیە ئەو گوندەی کە چاکەکار بوون لە تەرمەکەی نزیک بەوە، پیوان لەوێ نزیکتر بوو، بردیان لە بۆ بەهەشت. خوای گەورە بەهەشتمان بە قسمەت کرا. ئەها ڕەفیقی چاک، هەر بەنیەت بەس بەنیەت بڕیار بدەی ڕەفاقەتی خەڵکی چاک دەکەم، خوای گەورە پاداشت دەداتەوە. کەواتە برا بە ڕێزەکانی خۆم، زۆر کاتی خۆ لەگەڵ خەڵکی کوشتن، خۆ کوشتنە خۆ ئینتیحارکردنە. هەوڵدا ئەو کاتانەی کە مەسەڵەن فەراغن بە عیبادەت و خواپەرستی و زیکر و دوعا و چاو بە خۆدا جێڕانەوە و خۆ چاکردن و ئینسانی ئیماندار دەبێ ڕۆژ بە ڕۆژ باشتر بیتن، چاکتر بی. من ساوایە و ماهو فەهو مەغبونون، هەر کەسێک دوو ڕۆژان وەکو یەک بێ ئەو ئینسانە زەرەرمەندە. خوای گەورە تەبارەک و تەعالا عاقبەت خێرمان بکە و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو بەرنامەیەمان لێ قبول بکاتن و خوای پەروەردگار بیخاتە تەرازوی حەسەناتمان. والسلام عليكم ورحمة الله وبركاته.